سڵاتانە بێت منێستا لە خزمەت دوو هاوسەری زۆر ئازیزم خاتوو مەهاباد لەگەڵ دکتۆر فاگوڵپی هاوسەری ئەمەوێت گفتوگویەکی کوردانیان لەگەڵا بکەم ئێوەش لەگەڵمان بن. خاتوو مەهاباد سڵاوت لێ بێتەوەم کاتت باش زۆر سپاس دەکەم کە ئەمڕۆ میوانجاریت کردین. پێم خۆشە دەست پێ بکەم بۆی باوکی جەنابتان لە 60 بۆ 70کان قایمقامی 3 شاری کوردی بووە کە بتوانی بۆمان باس بکەی. سپاس زۆر بە خێراتنتانەکەین بۆ ڕێخستنی ئەم بەرنامە تایبەتە بتوانین ئەو پرسیارانەی بەڕێزت کە ئاماژەمانەکەی وەڵامی بدەینەوە. دیارە باوکم بەڵێ پێخۆی باوکم سەرەتای دروستبوونی شۆڕش پێشمەرگەی سەرەتایی و یەکەم مەفرەزە بووە. دیارە پیاوێکی هەم پێشمەرگە بووە، هەم سیاسی بووە، هەم ئیداریش بووە. بۆیە لە قۆناغەکانی ئەو فترەی ساڵانەی کە بەڕێزت ئاماژەت پێکرد لە دوای قۆناغی پێشمەرگایەتی ماوەیەکی زۆر ئیدارەی وەرگرتووە لە بەتایبەتی یەکەم جار لە هەڵەبجە قایمقامی ئەو ناوچەیە بووە توانێتی خزمەتێکی باشی سنوورەکە بکە بەبێ جیاوازی و کەسایەتێکی خۆشەویستی هەبووە هەم لە هەورامان هەم لە شارە زۆر هەر لە هەڵەبجە و هەتا ئاسی سلێمانیش لە هەم ئەوەی کە پێی کرابێ کاری لەسەر کردووە. لەو کاتەشا کە خۆتە زانی پێویستی بە هەنێ خزمەتگوزاری هەبووە ناوچەکە یەکەم ئیشکردنی ئەوە بووە کە توانوێتی کارگەی فەحسی تووتن بەرێتە ئەوێ. ئەمەش بۆ ئەوە بووە کە بتوانێت کۆمەڵێک کەس لەویا بتوانن لە ڕووی ئابووری و مستەفید بن و مەسلەی زراعەت و مەسلەی کشت و کاڵ و هەموو ئەو پێویستانەی کە زەڕور بووە لەو کاتە کە توانێتی خزمەت بکە. دوا بەدوای ئەوە لە کەلار لە ساڵی مفاوەزاتەکە ئەو فترەی کە مفاوەزات بووە لە ساڵی 1970 ماوەی 2 ساڵ زیاتر ئەتوان بڵێم قایمقامی کەلار بووە بە هەمان شێوە بە هەمان ڕۆحێتەوە لە ڕووی ئیداریەوە کە هەمیشە کارەکانی بەو شێوە بووە کە بتوانێت خزمەتی ناوچەکە بکە و کەسایەتێکی بەهێز و کۆمەڵایەتیشی هەبووە لە هەمان کاتە لەو ناوچە ئەتوان بڵێم خزمەتێکی باشی لە هەموو خزمەتگوزاریەکانی ئەو سەردەمەدا جێگەدەستی دیارە. دوا بە دوای ئەوە لە ساڵی 72 73 ئەبێ یعنی نەقڵەکرێ بۆ قەزای چەمچەماڵ لەوێش لە 72 بۆ 74 هەتاوەکو مفاوەزاتەکە قایمقامی چەمچەماڵ ئەبێ و خۆشم بڵێن سەرەتایی چەند پۆلێکی لە پۆلی تا پۆلی پێنجم لەوێ خوێندووە. بۆیە ئەو یادگاریانە ئەو خزمەتانی باوکم هەمیشە هاندەر بۆ ئێمە کە بتوانین ڕێچکەی ئەوەی کە پێویستە ئێمەش بەو ئاراسەکاری لەسەر بکەین و خزمەتەکانی ئەو بتوانین ئێمەش کە ئەوەی کە پێمان نەکرێ کاری لەسەر بکەین بۆ میلەتەکەمان بۆ کورد و بۆ کوردستانیش. مەهاباد خان حەزەکەم هەندێک لە ژیانی شەخسی تۆ بکەومەوە. مەهاباد خان کێیە؟ ساڵی چەند هاوسەرگیریت کردووە؟ چەند مناڵت هەیە؟ ژیانی تایبەتی تۆ چۆنە ئەو ڕۆژانەی کە لە ناو ماڵۆی ناو خێزانەکەتای؟ من مەهابەتی مامۆستا شێخ حەمەمینی شێخ عەبدوڵڵای عەبابێلی و هەڵەبجەیی. دیارە ئەگەر لە ڕووی کەسایەتی خۆمەوە باس بکەم من طبعاً هەر لە سەرەتای بەتایبەتی لە کاتی خوێندکاریمە کاری ڕێخستنم کردووە، ڕێخستنی ناوشارم کردووە هەم لە هەڵەبجە و هەم لە سلێمانی. جێگە دەستمان دیار بووە لە ڕووی کارکردنی خوێندکاری ئەو سەردەمە لە مزاهەرات و بوون بە کتێبی عەرەبی کە قوبوڵمان نەبووە توانیمانەوەکو خوێندکارێکی ئەو کاتە دەورمان هەبێ و لە ڕێخستنە نهێنیەکانیشە هەمیشە کاری تەواومان کردووە تا ئەوە کاتێک کە ناومان بڵێن لایەن ڕژێمەوە چۆ بۆ لای مدیر و ئیدارەکە کە ناومان هاتبووە بۆ گرتن بەڵام ئەوەش قۆناغێک بوو کە بەڕێوەبەرەکەمان توانیش بەو شێوازە ئێمە دەرباس بکە. دوا بە دوای ئەوە من بوومەتە مامۆستا مامۆستای ئامادەیی پیشەسازی هەڤەی تەمووز ئەو کاتە بە هەمان شێوەی ئەو ڕۆحێتی خوێندکاری کە تیاما بووە لە مامۆستاییشیە کاریگەریمان لەسەر خوێندکارەکانمان هەبووە و ئەو کاتە خوێندکاری ئەو کاتەش زۆر ئازا بوون هەم بە شێوەی نهێنیە ڕۆحێتێکی جوان لە خوێندکاری ئەو سەردەمەدا بۆ لە ڕووی هەستی نەتەوایەتی لە ڕووی هەموو ئەو چەوسانەوەی کە لەلایەن ڕێمی دیکتاتۆر و بەرامبەر بە گەنج ئەی کرد
دیارە گەنجەکان کاریگەری کردووە سەریان بۆیە لە کاتی مامۆسایەکەش توانیمان جارێکە دەورمان هەبێ بەڵام بە داخەوە کاتە کە ڕژێم پێی قبول نەبوو بە تایبەتی مامۆستا تربیەی بەلاوە گرم بۆ چکە ئەیزانی تربیە کاریگەریان لەسەر خوێندکارەکان هەیە بۆیە بڕیارێکی دەرکرد کە مامۆستا نابێت ئەگەر ئینتیمای حیزبی باعسی نەبێ ناتوانێت بەردەوام بێ شارێکی تاڵیان خستە سەر ئێمە بەڕاستی لەو کاتە ئەو بوو من نەمتوانی بەردەوام بووم و ئەو ژیانی پێم خۆش بوو کە ژیانی پێشمەرگایەتی و بچمە ناو شۆڕش هەڵم بشار ئەو بۆ پەیوەندیم کرد بە شۆڕشەوە و هەر لەو ڕێگەشەوە کە لەگەڵ دکتۆر فایاقا یەکترمان ناسی و ژیانی هەوسەرگیریمان لە گوندی شوکێ پێکەوەنا لەسەر وەڵامی پرسیاری دووهەمیشە ئێمە تەمان وەکوتم لە شاخ لە گوندی شوکێ ژیانی هەوسەرگیریمان پێکەوەنا لە سەردەمی شاخ بووینە خاوەنی دوو مناڵ کچەکەم بە ناوی شوێنێ و کوڕەکەشم بە ناوی شرام خۆشبەختانە ئیسا هەردووکیان قۆناغی خوێندنیان تەواو کردووە شرامم حامیە و شوێنێش معاون مدیری معهەدی کۆمپیوتەرە دوای ڕاپەڕێنیش دوو مناڵی کەمان یعنی پێکەوەنا بە ناوی لاکۆ و بە ناوی شانیاوە لاکۆم ئێستا هەندەسەی نەوتی تاو کردووە و کچەکەشم لە زانکۆی ئەمریکی هەندەسەی تاو کردووە خۆشبەختانە سەرڕای سەرقاڵی ئیشوکاری دەرەوە و بەدەر لە ماڵەوە توانیمانە مناڵەکانمان پێ بگەێنین دانەبڕێن لە خوێندن و بتوانن هەر بەو شێوازەی کە ئێمە چۆن لە گەنجیەوە هێنامان ئەوانش بتوان خزمەتی تەواوی پیشەکەی خۆیان بکەن و بەردەوام بن لە پێناوی ئەوەی کە بتوانن خزمەتی نەتەوەی کوردیش بکەن. زۆر باشە دکتۆر پێم خۆشە بێمە لای جەنابتان حەزەکەم بزانم لە ماوەیەکانی ڕابردووە حتمما زۆر کاری جوانتان بۆ هەڵەبجە کردووە ئەمەوێت بۆم باسکەی ئەو کارە تایبەتانە چین کە بۆ هەڵەبجەتان کردووە کە ڕەنگە ئەم جیلی ئێستا زۆر پێی ئاشنا نەبێت. بەڵێ ئەلبەتە سەرەتا دوای ڕاپەڕین ببوورە دوای کارەساتی ئەنفال و کیمیاباران کە ئێمە ئاوارە بووین لە ئێران جارجار سەردانی ئاوارەکانمە کرد لە ئۆردوگاکانی ئێرانە هەندێکیان بەرکەوتەی کیمیاوی بوون وەکو پزیشکێک علاجمە کردن بەڵام دوای ڕاپەڕین ئەویشانەی من کردومە بۆ هەڵەبجە یەکەم ئەوەیە کە کۆڕەوەکە دەستی پێکرد من لە هەڵەبجە بووم لەوێ چیم کرد نەخۆشخانەیەکم دانا بارەگایەکمان دانا بارەگای پێشمەرگە بارەگای پێشمەرگەکانم دابەش کردبوون بەسەر چەند ئەرکێکە یەکێک لەوانە لە توقوت هێزێکمان دانابوو بۆ بەرگری ئەگەر دژمن لە هەر شوێنێک و ێرش بکە بۆ هەڵەبجە ئێمە بەرپەرچیان بدەینەوە کە لایەنەکانی تر بەوایان زانی لە بیارەوە نامیان بۆ من ناردبوو کاک نالە هەورامی و کاک حسێنی خەلیفە و کاک ملازم کەریم ئەڵێ ئێمە لە پشتی تۆین ئەگەر شتێک بوو ئاگادارمان کەرەوە لە بیارین بەڵام دێن بەرەو نزیک بۆ هەڵەبجە و شنەروێ ئەوانە بەشی دووەمی هێزەکەمانەوە بوو کە لەو فترەی ڕاپەڕینەکە تا کۆڕەوەکان هەندێک خەڵک چوو بوونەوە هەڵەبجە هەندێک خانوو ئاودان کرابوویەوە ممتەلەکاتیان لێ بوون شەوانە وەکو پۆلیس مەفرەزەم دەرەکرد بۆەوەی کەس نەچێک ماڵ و حاڵی ئەو خەڵکانە تاڵام بکە و بیان بات هی سێهەمەوە بوو کە مەفرەزەم دانابوو هەر کەسێ بەچەکەوە ئەڕۆیشت وازیێنە حاڵەتی کۆڕەوەکەوە بوو ئەمی ڕایە کرد ئەوەی چەکی پێ وایە چەکەکەمان لێوەرەگرت چەکەکەمان لێوەرەگرت و ئەمانداوە پێشمەرگ هێزێکی باشمان کۆ کردەوە نەخۆشخانەیەکیشم دانا بۆ خۆم و بە چەند کادیرێکی کەکە لەگەڵ مابوون دکتۆر ناجیح و ئەوانە ئتر لەو کاتانە برینار و نەخۆش و ئەوانە زۆر بوون ئەوانیشمان لەوێ عیلاجە کرد یعنی تقریبا ئەم پرۆژەیە ماوەیەکی زۆری خایەن خەڵک زۆری پێخۆش بوو هاتن بۆ لامان هەم ئەوانەی کە سەرۆت و سامانەکەیمان پاراست بوو هەم ئەوانەی کە یارمەتیمان دابوون لە ڕووی تەندروستیەوە تا دوای ئەوە هاتینە سلێمانی من کارگێڕی مەڵبندی ڕێخستنی سلێمانی بووم ڕۆژێکیان مامجار بانگی کردم وتی بڕۆ لەگەڵ مهندسەکانی سلێمانی قسە بکە ئەمەوێ کارەبا لە دەربێنی خانەوە ببین بۆ هێن بۆ هەڵەبجە بزانت چۆنە بێ و چەنی تێچی چوومە لای ئەندازیارەکان لێوێ قسم لەگەڵیانە کرد بە شتێکی خەیاڵیان نەزانی چوومەوە لای مام جەلال وتم حاڵ و مەسەلە وایە وتی نا وتێرێ بێ بیکەن
ئێترەوە بووکرا یەکەم ینی هەڵەبجە پێویستی بە زۆر هاوکاری هەبوو ئەوە یەکێک لە شتەکانی تر بوو کە کرا دوای ئەوە کە وردە وردە ئیسیقرار دروست بوو من بیرۆکەیەکم هەبوو کە تیپی وەرزشی هەڵەبجە دروستکەی تر هەندێک وەرزشکار هەبوون هەندێکیانم ئەناسی یەکێکیان عەلی مامە سەعەب و عەلی سەعی جەواهیر لەگەڵ مامەسا لەتیف بوو ئەبزان و شاوەشمان لەگەڵا بوو ڕۆشتم ئەوانم کۆ کردەوە وتم وەرن با بچین بۆ هەولێر منەو کاتە ئەندام پەرلەمان بوو ئەوانم بردبووەوێ مۆڵەتی یانەی وەرزشی هەڵەبجەمان وەرگرت پارەشم بۆ کۆکردنەوە ئەتر ڕێکخراوێکی خێرخوازیە بوو لە تەنیشتی ماڵی خۆمانەوە مەبلەغێ باش پارێدانێ هیچ تر ئیشم کردو بۆ هەڵەبجە مەسەلەی ڕێکخراوی ئەم کۆمەڵی قوربانیانی هەڵەبجە کە ئێستاە کاتی خۆی چەند هەوڵێک درا کە کۆمەڵەیەک یان ڕێکخراوێک دروستکەین بۆ کیمیابارانی هەڵەبجە و بۆ کیمیابارانی هەموو کوردستان زۆربەی شکستیێنە تا ساڵی 2002 تقریبا ساڵی 2002 من لەگەڵ مامۆسا ئاوات و لەگەڵ شێخ لێر و لەگەڵ حەمەی مالیە و لەگەڵ حاجی محەممەد و کۆمەڵێ تری کە سوکاری شەیدانی کیمیاباران هەڵساین ڕێکخراوێکمان دروست کرد بە ناوی کۆمەڵی بەگژاچوونەوەی چەکی کیمیاوی بۆچی کۆمەڵی بەگژاچوونەوەی چەکی کیماوی بۆ ئەمانویست تەنیا هەڵەبجە نەبێت چونکە شوێنەکانی کە ئەنفال و کیمیابارانەکان مەسەڵەن شوێنەکانی کە من نەمزانی چۆن کیمیاباران کراون چونکە خۆم پێشمەرگە بوومەوە کاتە ئەوانیشی تیابێت لەلایەکی کەوە بۆی ئەم بەگژاچوونەوەی چەکی کیمیاویە صفتێکی ئینتەرناشناڵی وەرەگرێ وازانم ڕێهێنێکیان هەیە دەستگایەکی ئینتەرناشناڵ هەیە لە عاید بە نەتەوەی گرتوەکانە بەرەنگاربوونەوەی چەکی کیمیاویە دژایەتی چەکی کیمیاویە ئێتر دوایەوە من چوون بۆ سیاست ڕێکخراوە کۆمەڵەکە وازمێنە ئەو برادرانە هەندێکیان سەرپەرشتی ڕێکخراوەکەیان کرد و کردیان بە کۆمەڵی قوربانیان شتی تر ئەوەیە کە بەنسبەت هەڵەبجەوە من ئەو کاتانەی کە ئەندام پەرلەمان بووم هەر کەسێ داواکردنی تەعیناتی بکردایە بەبێ ئینتیمای حیزبی بۆمە کرد هیوا بۆ بردوومە و تەعینم کردوتیانە کاکەەوە بۆ ئاکەی ئەو پارتیە ئەوە ئیسلامیە ئفتم بۆچی ینی پارتی جیازی خزمەتی هەموویاوازیەوانە ئەوم کردووە بێژگەلەوە خاڵێکی تر من بەلامەوە گرنگە لە شەڕی ناوخوا لەبەرەوە زۆر گرنگیم بەلایەنی تەندروستیدا لایەنی تەندروستی بۆ نمونە ماوەیەک 2 ساڵ هەموو ڕۆژی هەینیە گەچووم لە خورماڵ نەخۆشمە بینی ینی وەکو خۆبەخشێک ئەوانشم کردووە ئێسش لەم ماوەیە جارێکی ئەوم تازە کردوتەوە لە پارێزگاکردبوونی هەڵەبجە چالاکیم هەبوو زۆر هەوڵم داوانە بکەین دوای ئەوە لە مەسلەی خۆپیشاندانی کە سوکاری کیمیابارانی هەڵەبجە پێش ڕووخانی سەدام ئێمە هەموو چون خۆپیشاندانێکمان کرد چوونە بەردەمی UN بۆ ئەوەی کە سەدام کیمیایی بەکارهێناوە دژی خەڵکی هەڵەبجە و ئەنفال ئەوانە ڕۆڵمان هەبوو لەوە ئەگەر تۆزێکیش بۆ ڕابردوو بگەڕێتەوە کاتی خۆی ساڵی 89 من و مابات و شوێنەی ئەو کاتە نێرراین وەکو نوێنەری ئۆپۆزیسیۆنی عێراق وەکو نوێنەری کیمیاباران ئەونی مەسەلەن بۆ بێرن شارێکە پایتەختی سویسرایە لێ بەشداری بکەین لە کۆنفرانسێکە لەسەر چەکی کیمیاوی ئەمانە هەموو ئەم شتانەمان کردووە هیوادارم خەڵک بەردەوام بێت لە سەرەویشانە طبعاً ئێمە بۆچی ئەمان کردو خۆی هەڵەبجە یان ناوچە ئەنفال کراوەکان زەرمەندترین بەشی کوردستان بوون ئێمە لەلایەکەوە تۆ توانی وەکو شەخص خۆ دەندێشت بکەی لەلایەکیشەوە داوای لە حکومڕانان بکەی هەندێشت بکەن ئەمە لەو چوارچێوەیەدا منەویشانم کردووە دکتۆر عادەتەن کە ئافرەتێک هەم زۆر خانومان بێ هەم زۆر چالاک بێ هەم زۆر زیرەک بێ پیاوان تۆزێک سام ئەکەن سڵ ئەکەن لۆی لی نزیک بنەوە حەزەکەم زانم چیرۆکی خۆشەویستیتان چۆن دەست پێش خەریت کرد معجبتم خۆشەویستی عەلاقەمان نەبوو پێکەوە ئێمە یعنی ئێمە لە شاق یەکترمان ناسی من لە شارباژێر بووم دوای تێکچوونی گفتوگۆکان ڕۆژێکیان چوومە نەخۆشێکم بینی هاوسەری پێشمەرگەیەکی ڕەفیقم بوو ئێتر دوایەوە قسەمان کرد و عیلاج ئوجتماعیەتی و بۆ ژن نایەنی وشتی لەو ئەوە وتم هەوڵم داوە بەڵام سەرکەوتوو نەبووە وتیان ئێمە وڵا دۆستێکی خۆمان هەیە ئەیناسین و تا کۆتایی ئیتر منیش کە هاتە بینیم
بەدڵم بوو هەرەوەندا ئەو شتەکانەوە بوو. دکتۆر حتمما داوی کە پێیان وتیت و بۆیان پێشنیاز کردی چاوتان بەیەکەوت گفتوگویەک لە بینتانە هەبوو یان ڕێککەوتنێک چۆن ڕێککەوتن؟ وڵی قسەمانە کرد ئەمە خۆی یەکەم جار ئینسان کە یەکێگە بینێ سێری ڕواڵەتەکە دوایەوە لە ڕواڵەتیان من کێشەم نەبوو دیارە ئەویش کێشەی نەبوو لەگەڵ منە کێشەتە بوو منی بۆ ڕۆشت خۆی ئامادە کرد مایەوە سەر ئەوە کە من پێش ئەو حاڵەتە پێش ئەمە ئەو لەگەڵ چەند کەسێکا قسەم کردبوو یا خەڵک پیان و پێیوت بوونەوەوانە مەرجیانە بوو مەسەرەن لە کاتیم فاوزاتەکە من بە کەسێک ڕازی بووم برادێکی خۆشەویستم کاگە بوشاب چوو خوازبێنی بۆ کردبووم خوشکی شەیدیش بوو وتوێ بێ ئەگەر واز لە پێشمەرگایەتی بێنێ شووی پێەکەم کەسێکی کە هەبوو برادری خۆم بۆوانە وتی ئەگەر من هاوسەرگیری لەگەڵا بکەم ئەتوانم تا 3 ساڵ لەگەڵەوە بم لە شاختە دوایە بێ بچین بۆ خارج جوانە من ئەوانم هەموو قوبوڵ ناکرد من زۆر ئەوە بووم ینی بەرنامەم هەبوو هەتایە هەر لە سنگەری کوردایەتیا بم ئەو شتانەی نەبوو ئەو شتانەی نەبوو کە ناسیشم کچی مامۆستا شێخ حەمەمینە ئێمە وەکو پیاوێکی شۆڕژگێڕ و نیشتمان پەروەر ئەومان ناسیوە ئیتر من ڕازی بووم بەوە ئیترەوە بوو دوایەوە بەنسبەت کە هاوسەرگیریمان کرد بەڵێ ناکۆکیمان هەبوو ناکۆکی یعنی هەر ئێمە لە ناوێکێتیشا بوون هەر دووسێ ئاڕاستە هەبوو لە ناوێکێتیا من کۆمەڵە بووم ئەم زۆر پشتیوانی شۆڕژگێڕان و خەتی گشتی و ئەوانەیە کرد ئەوانە ئەو شتانە ئاعتیادی و بەلامەوە بەڵام من لەبەری کابرایەک بووم وەکووتم سەرەتا فکری مارکسیەتم قبول بوو دوایی لەم ساڵانەیە خێریشە شارەزا بووم بە فکری عەبدوڵڵا ئۆجالان ئەم دوو ئاڕاستە سیاسیە ئەم دوو پێگە سیاسیە فکریە مەسەلەی ماف و ئازادی ژن بە ئەساسەگرن لەبەرەوە ئەو گەر ناکۆکیشمان هەبوو بێت لە سەر بیر و بۆ چوون و ئەوانە من ڕەخنەم گرت بێ و من یەکێتیم بەجێ هێشت بێ ئەوانە بەلامە ئاعتیادی بۆ ئەو ئەمێنێتەوە و هەر لەسەر ئەو ڕاو بۆ چوونەی خۆیەتی کێشەمان لە ڕووی سیاسیەوە بۆ دروست نەبووە هەتا هاوسەرەکەت خۆی خاوەن بڕیار بوو لە ژیانی خۆیان تۆ لە هەموو بڕیارەکە لەوانەیە من ئەسڵی هەندێک جار من ڕەخەم لەم گرت و وتومە مادام حیزبایەتیەکەی لە حیزبێکی چاک بە فڵان شت بکە فڵان شت بکە بەو شێوەیە بێ بەو شێوەیە بێ ئەوانە من ڕێهێنم لێ نەکردووە بەڵام خۆ حەزیشمە کرد هەر لەگەڵم نابووایە بەس کە نەبێت چی بکەی خۆتەوە یعنی این ناکەی یعنی ئەوە قەناعەتی خۆیەتی مابەتخان ئەبێ بمبووری بەڕاستی من نازانم ئەو کاتە هاوسەرگیری سەردەمی شاخ چۆن بووە مەسەڵەن مارەی هەبووە ئەو کاتە ئەگەر هەبوو مارەیەکە چەند بوو ئەفو ئەو کاتە تەبان بەداخەوە ئێمە لە ناو شۆڕشا خۆتەزانی بەسری مارەی و ئەم شتانە نەبوو تەنها مارەی یعنی ڕۆی دینی و ئیسلامیەوە ئێمە مەلا هەر مارەی ئەکردین و بیرمان لەوە نەئەکردو چکە ژیانی هاوسەرگیری لە شاخ فەرقیە بوو لە شار ئێمە هیچ داواکاریەکمان نەبووە تەنها مارە بڕاوین و ماڤاتخان ئەوەی کە هاوسەرەکەت لە ڕابردووە لە ڕێخستنی جیاواز ئیشی کردو جیاواز لە تۆ قەت ئەم شتە کێشەی بۆ جەنابە دروست کردووە ناکۆکێک دروستکار لە لای تۆ بەعکسەوە ئەو کاتێک کە ئێمە یەکترمان ناسی لە ناو شۆڕشە ئەو کاتە لە ڕێی یەکێتی نیشتیمانی کورسان ئەو کۆمەڵە بوو منی شەرخەتی گشتی بووم کە ڕەبتمان بەوە هەبووە و یەکێتی بووە ئەویش ینی لەبەر ئەوە ئەو هاو فکریە زۆر زۆر باش بوو بۆ من و هەر ئەوەش وای لێ کردم کە من ئەو هەر لە سەرەتاوکە قوبوڵم بوو بەڵام دوایی مەسەلەن هەنێک وەزعی سیاسی خۆی هاتە پێشەوە و کاریگەری کۆمەڵێشت و هەمیشە شێوازی فکری ئەو جیاواز بوو ئەوە هیچ کاریگەری نەکردوتە سەر من و ئەویش قەت ڕێگری منی نەکردووە یەکەم چێش کە دروست کرد لە شاخ بوو بەڵێ من تەڵەن پێشەوەی کە لە ماڵی باوکما بڵێن ئەتوان لەم دەبێت تێلە بەم و مەجادی هێن و خوشکی گەورەمە بوو لە ماڵەوە ینی هیچ منە ئەکرد بەڵام کە چوومە دەرەوە بیدایەت دایکیم لەگەڵا ڕەحمەتی لێبێ بە کیمیایەکە شەهید بوو فترەی یەک دوو مانگێک لەگەڵمان نابوو لە سێوسێنان ئیتر و ڕۆژێکیان یعنی خۆم لەساز چێشت ئەزانم و سێری ئەو مەکرد چۆنیەکە وتم مریشکێکی سەر بڕی
لەوێ بەسەری بڕۆ بۆی خۆشمان پاکی کەین یانی خۆهین نەبوو وەڵا پاکم کرد و بەحسابی تر لێمنا بەڵام نەمەزانی چۆنی چیلا بەمەوە باڵشتەکانم لێ کردەوە سیقەتۆرەکەی لا نەبردبوو سیقەتۆرە نە ئەم شتەی ئێرەشی مریشکەکەمان خوارد سێرەکەین سیقەتۆرەکەی تایە خۆ عەفویکە کاکجەبار فرمان میوانمان بوو بە گەرمەکەەوە تەمە من نەمەزانی ئەوە دەربێنم دەرکیشم پێ نەکرد بە حساب ئەوە یەکەم چێشتم بۆ تەمان میوانیشمانە بۆ بیزەبت کە دوای ئەمان خواردیان و سێرەکەم پێەکەنە سەر سەفرەکە وتمەوتی تووا گیپێکی خۆشیشمان خوارد نیشتم گیپێکی خۆ من گیپەم لێنە ناوای عنی بەڕاستی ئەوە نەبوو ئیتر دوایی ئەوە زەمەر خۆت کردەوە کە کردیەوە دەرێنە ئیتر زۆر یعنیها زۆر ناخۆش بوو بۆ من بەڵام ئەوان پێ ئەکەنین یان زۆر تەبیعی بوو بەلایەنەوە چکڵێن ئەو شتانش ئەم پێشمەرگە گوێ نایەتخوای بێ خواردنێک بخەیتە بەردەمی لەو کاتا مهم بۆ مریشک و برنج لێنراوە ئیتر ئەوە لە بیرەوەریمانە هەرماوەتەوە ماباتخان پێم خۆشە بێم بۆ لای جەنابەت حەزەکەم بزانم جەنابتان ئێستا کاندیدن بۆ پەرلەمانی عێراق ئەمێ بزانم چۆن لە داهاتوە پلانتانەیە خزمەتی خەڵکی بکەن بە تایبەت خانمان و گەنجان دیارە ئێمە ئەوەی کە خۆم بە ئەوە زانم کە خزمەت بکەم بە دەرەجەیەک خزمەتکردنەکەش بە گوێرەی ئەزمموی پێشووتریشمان کە هەمیشە هەوڵی خزمەتمان ناوە بۆ هەم ناوچەکانی کە بەر کەوتەی کیمیایی و ئەنفال و جینۆسایتن بتوانین لەوێش لیژنێکی تایبەت هەیە بۆ ئەوەی ئیشی لێ بکەین و مادەیەکی دەستوریش هەیە بە هەمان شێوە کە مادەی 35 بەداخەوە تاکو ئێسا تەواوی کوردستان بە هیچ شێوێ خزمەت نەکراوە لەو مەجاالە بۆ مەسلەی تەعویزە بۆ مەسلەی خزمەتگوزاریە بۆ هەموو ئەو پرۆژانەی کە ئێمەمانەیە خزمەتی بکەین لە مەسایلی کەرتی تایبەتی کشتتوکاڵی ئاوداری لە هەمان کاتیشە پیشەسازی و لە ڕووی ئابووریشەوە یعنی ئابووری و کە ڕەبتی بە بازرگانیەوە هەیە کە بتوانین بە تایبەتی بۆ ناوچە سنووریەکان کە پێویستە بەوەیە کە لەسەر ئاستی عێراق بتوانین عێراق موافقەت بکە بۆ ئەوەی دەواازەیەکی گومرگی ڕسمی لەو سنوورانە بە تایبەتی لە منطقەی هەڵەبجا و سەرسنوورە نزیکە لە سنوور و منطقەی گەرمیان ئەوانە ئەوەی کە پێمان نەکرێ ئەمە بکەینە دەواازەیەکی گۆمر بکرێتەوە بۆ ئەوەی خەڵک زۆرینەی خەڵک کە بیە لە مەجای بازرگانیە ئیش بکێ بەڵام لە هەمان کاتیشە کار لەسەر ئەوە بکەین کە خەڵکی ئەو ناوشانە باجیان ئەفوو بکرێت لە باج چونکە ئەفوکردنی دایمەن لەسەر ئاستی جیهانی شوای هەر شوێنێک کە بەرکەوتەی ئەنفال بوو بێ یان تاوانێک دەرهەق بۆ ناوچانە کرابێ ئەتوانرێت لە باش ببەخشێنێ بۆی ئیشکردنی من بە دەرەجەیەک ئەمە خاڵێکە کە زۆر بەلامەوە گرنگە ئیشی تەواوی لەسەر بکەین. مابەتخان ساقیە زانیت؟ وەڵا بەداخەوە من بە حکمی ئەوەی کە کەم مەجال بووم چوومەتە دەورەشەوە مۆڵەتەکەشم وەرگرتەوە و ناجەحیش بووم بەڵام مارەسەی سیاحەتم نەکردە لەبەر ئەوەی زۆر جار ئەڵێم ترسم مسەیتر نەبم بەسەر هێنا لەبەر ئەوەی مێشکمدا من مەشغوڵە نەمتوانیەوە یعنی ممارەسەی سیاحەت بکەم لە کاتێکیشە بڵێن مۆڵەتی نەزەریەکەم وەرگرتەوە دەرچووم تایە بەڵام بە عەمەلی نەمکردووە نەخێر. لەوەیانە خراپم کردووە وایە خۆم ئەترا بەوە کەم بەس ئەوەش ئەگەڕێتەوە زۆر جار بەهۆی مەشغاڵەتی ئیش و کارەوە کاتم نەبووە بەڕاستی بۆی تەرخانکەم. حەزەکەم بزانم چڕ و داوێکی ژیانت زۆر بێتاقەتی کردووی جگە لە مەرگی ئازیزان و خۆشەویستانت. وەڵا لە ژیانی سیاسیمە زۆر جار ئەگەر نەعەدالەتێک کرابێ بەرامبەرم زۆر کاریگەری کردوتە سەرم ئەمە دیارە لە کاری سیاسی حیزبیە بە تایبەتی ئەمە هەیە بەڵام فترێک پێی بێتاقەت بووم پێم ناخۆش بووە بەڵام دوایی هاتوومەتەوە سەر هەمان بەردەوامی ئیشوکارم بگرێتوانم لە جاران زیاتر ئیشوکارەکانم باشتر و
دەرکەوتوتم من خۆم ژنێکی کۆمەڵایەتیشم لە هەمان کاتە. بەپی زانیاریەکانی من زۆر جار خۆت بە شخصی ئەچیتە ناو داخلیەکانی هەڵەبجەوە بۆی بزانی چیان پێویستە و لە چیان کەمە. حەزەکەم خۆشت بۆمان باس بکەی. دیارە خوێندکار زۆر گرنگە ئێمە خزمەتیان بکەین. هەمیشە من ڕۆلی خوێندکار پاڵپشت و پشتیوانیمان لێ کردوون، بەڵێ زۆر جار سەردانی داخلیەکانی کچانی شوکڕانیشمان کردووە ئەو پێویستیانی کە پێویست بووە کە چوومەتە ناویە مەسەلەن کەم و کورتی تیا بووە لای خۆم تۆمارم کردو یەکسەر دوای ئەوە بە چەند ڕۆژێک هەموو شتەکانیمان بۆ بردون و بۆ ئێوە بتوانین خزمەتیان کەین بە تایبەتی ژنان کە پێویستیان بە ئەوەی هەبوو کچەکان یعنی زۆر هەنێک داواکاریان هەبوو بۆمان جێبەجێ کردوون و هەتا لە کاتی ڕەمەزانیشە مەسەلەن پێویستیان بەوە بووە کە ئێمە هاوکاریان بکەین ئەو شتانی کە پێویستیان پێ بۆ ئێمە هەم بۆ داخلەکانی سلێمانی هەموو داخلەکانی هەڵەبجە و هەر شوێنێکی کە پێویستی بە هاوکاری بووە ئێمە هاوکاری داخلی خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان و بە مەعهەدەکانیشەوە کردومانە. خاڵێکی تر بە نسبەت خوێندکارەوە و ئێمە خۆتان نەزان ئێستا ژمارەیەکی زۆر لە تیپە ملی وەرزشیەکانمان هەیە گەنجەکان بە تایبەتی زۆر حەزیان لە تۆپانێ هەرچەنە من خۆم وەکو ژنێک دامن مشتومڕمان ڕقم لە بەس دوو گۆڵیە من هاوڕام لەگەڵیا لەمە بەردەوام ماڵەکەمان ئەوت کە کاتێک ئیسراحەتی بکات حەزی لەوەیە کە دامن ئەڵێ بەوە مێشکم ئیسراحەتی پێکا من حەزم بە تایبەتی حەزم لە یاریە بەڵام لەگەڵ ئەوەشان من زۆر بۆ گەنجەکان زۆر هاوکەری ئەو تیپە میلیانم کردووە چونکە زانیومە ئەو هەم خوێندکارەکان هەم ئەوانەی تیپە میلیەکان لە گەڕەکەکانە بە تایبەتی حەزیان لەو بووە کە داواکاریان لە من کردووە لە هەڵەبجە بووە لە سلێمان جاری وای لە چوون مەنتقەی سۆران تیپەی وەرزشی ئەوانیشم بۆ هاوکاری ئەوانیشم کردووە هەچ کەسێ لەو مەجالە حەزی لەو وێ بۆ من هاوکاریم کردووە بۆ ئەوەی بێتە هاندەرێک بۆ گەنجان بە تایبەتی من خۆم بەڕاستی وەکو وەرزش کاتم نییە زۆر کەم مەجالم و زۆر حەزەکەم بیشیکەم بە تایبەتی مەلەکردن زۆر حەزم لێیە بیکەم ماوەیەک ئەچۆم یعنی مەلەزانێکی باشی نەوەڵای بڵێم زۆر باشم نەوەڵای بەڵام ماوەیەک مەجالم هەبوو ئەچوم لەگەڵ هاوڕێکانم بەڵام ئێستا زۆرە توان بڵم چەندین ساڵە نەچوم زۆر حەزم لێتی. دکتۆر تۆ نێوانت لەگەڵ وەرزش چۆنە؟ وەڵام من حەزم لەوە پێشتری هەندێ یاری سەرەتاییم کردووە تۆپی پێوانە بەڵام زۆر پێش نەکەوتوو مەلەشم کردووە مناڵەکانم تقریبەن وابزانم هەرچیانیان فێری مەلە کردووە جارجار هەندێک وەرزشی ئاتیادیەکەم بەڵام ماوەیە کە تەمەڵی گرتومی نازانم کەی بەرمەیە وەرزشەکە. هیچ سەرنجەی کۆتایی هەیە بابەتێک حەزکەن خۆتان بۆم باسکەن؟ وەڵام من ئەوەی کە بەلامەوە گرنگ بێ یعنی ژن و مێردێک لە چوارچێوەی خێزانێکە ڕاوبۆچوونی جیاوازیان هەبێ بەلای منەوە زۆر زۆر ئەتیادە هیوادارم ئەمە بە دیاردەیەکی نامۆسەیر نەکرێ بەڵکو بێتە دیاردەیەکی باو بە شتێکی طبیعی چونکە ئێمە پێویستمان بە گۆڕانکاریەک هەیە لە عەقڵیەتی سیاسی کۆمەڵایەتیە ئەویش دیموکراتی زەبوونی کۆمەلگایە دیموکراتی زەبوونی کۆمەلگا لە ئاستی جیاواز ئاکرێ لە ئاستی خێزانە لە ناو حیزبە لە ناو کۆمەلگا لە دائێرە لە شوێنەکانی کە ئێمە زۆر پێویستمان بە دیموکراتی زەبوون هەیە بۆیە من هیوادارم ئەو خێزانانەی کە ناکۆکی سیاسیان هەیە بە ئاسایی وەری بگرن دەمارگیری و هەوڵدان ئەمسەی تەرە بکە بەسەر ئەو ڕێگری لەوە بکە بۆ ئەوی خێزانەکەی یا مێردەکەی شتێک بکە ئەوانە تەبەن لێرە مەسەلەکە تەنیا بۆ پیاو نییە ڕێگری لە ژنەکە بکە ئەبێ ژنەکەش ڕێگری لە پیاوەکە نەکە ئەو تێبینی خۆمەوەیە. زۆر سپاس خاتوو مەهاباد تۆی سەرنجەی کۆتایی هەیە پێمان بڵێ؟ ئەو خاڵی ئەو باسیەکە منش ویستە بەت بیرکردنەوەم بە هەمان شێوەیە
پێم باش نییە یعنی کۆمەلگامان بە شێوەیەکی گشتی و حیزبە سیاسەکان هەتا ناو حیزبەکەی خۆشم هەمیشە کە من ئیشم کردووە لە ناو حیزبە قەت بیرم لەوە نەکردووەتەوە کە کاریگەری مەسەلەن ڕاوبۆچوونی دوکتۆرفایا کە لەسەر من بێ. ڕەنگە زۆر کەسی کە بە شێوازێکی کە وەریگرت بێ، بەڵام وەکو خودی خۆم قەت بەوم نەزانیوە کە بێتە بربەستێک لە بەردەممە هەمیشە بە قوتەوە خۆم پیشان ناوە وا خۆم پیشان نایەوە کە ئەمە خاڵێکە کە خەڵک من ڕەنگە بە شێوازێکی کە وەریگرێ. فعلەن پێویستە ئێمە کۆمەلگاکەمان و بە تایبەتی ئەوانەی لە ئاستی سیاسەتدا ئیشەکەن پێویستە بیرکردنەوەکانیان بیرکردنەوەیەکی فراوانتر بێ لە پێناوی ئەوەی کە بتوانن خزمەت بە هەردوو ڕەگەز بگەێنێ، کەسیان فشار نەخاتە سەر ئەو و ئێمە خۆشمان منەکو خۆم بەڕاستی بۆ یەکسانی و دادپەروەری خەباتەکەین لە پێناوی ئاشتیا خەباتەکەین لە پێناوی خۆشگوزەرانی خێزانە خەباتەکەین. بۆیە بیرکردنەوەمان بە یەکسانی و بە دادپەروەریە ئیشەڵا بتوانین هەموو خێزانێک بەو ئامانجەی کە ئەیەوێت خزمەت بکات و هەمومان ئەبێ بیرکردنەوەکانمان بۆ خزمەتکردن بەکاربێنین، نەک ببینە بربەستێک لە نێوان یەکتریدا. زۆر سپاس بۆ بەڕێستان، سپاستانەکەم. بینەرانی کۆباس، ئەمڕۆ ئێمە میوان بووین لە ماڵی زۆر بەڕێز دکتۆر فایق و خاتوو مابادی خێزانی. هەتا دیدارێکی تر، خۆشحال بن.